سالار عەبدوڵڵا بەڕێوەبەری پاسپۆرتی سلێمانی. کاک سالار زۆر بەخێر بێی، سوپاس بۆ ئامادەبوونت. کاک سالار کارەکانی کردنەوەی ئەو فەرمانگەیە گەیشتون بەکوێ؟ دیارە چەند مانگێکە زۆر بە گەرمی باز لەسەر ئەم بابەتە دەکرێت، بەڵام هەر ئێوەش واجی هەن بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە. کارەکانی گەیشتووە بەکوێ وەکەی ئەم فەرمانگەیە دەکرێتەوە لە سلێمانی؟ سپاس. من پێشوەخت ویستم باسی ئەوە بکەم کەەوە ئەم فەرمانگەیەکی زۆر گرنگە بۆ خزمەتگوزاری بۆ هاوڵاتیان. ئێمە وەکو بەپێی وتەی وەزارەتی دەرەوە ڕۆژانە لە نێوان 100 تا 150 هاوڵاتی لە سنووری دەڤەری گەرمیان و پارێزگای هەڵەبجە و ئیدارەی ڕاپەڕین و هەروەها سلێمانی و کەرکووک سەردانی بەغدا دەکەن بۆ ئەوەی کەوا بتوانن ڕاستاندن بۆ دۆکۆمنتەکانیان بکەین. کێشەکان لە چیە؟ ینی ڕاستاندن ناڕەحەتی و گرانی و زەحمەتەکەی لە چیایە؟ هاوڵاتێک کە لە سلێمانی دۆکۆمنتێکەوێ ڕاستاندنی بۆ بکات دەبێ بچێتە هەولێر، لەوێ لە پەیوەندەکانی دەرەوە مۆر و ئیمزا بکرێت، دوای ئەوە بچێتە وەزارەتی داد، لەوێ مۆر و ئیمزا بکرێت لایەن بەڕێوەبەری گشتیەوە، دوای ئەوە سواری سیارەیە تیار بێ بچێت بۆ بەغداد. لە بەغداد لە ناوچەی سەوز منتیقەی خەزرا پێویستە لەوێ مەسلەی ئەقلیم هەیە، نوێنەرەتی حکوومەتی هەرێمی کوردستان هەیە، لەوێ مۆر و ئیمزا بکرێت، جاری وایە بە ناڕەحەتە چیتە ژوورەوە، جاری وایە پێویستی بە یارمەتیدان هەیە وەکو بە باج بچیتە ژوورەوە. و کە ئەوە تەواو کرد لە ناوچەی سەوز لە نوێنەرەتی حکوومەتی هەرێمی کوردستان ئەبێ بێتە دەرەوە دیسان بچیتە کوێ؟ بچیتە ساڵحیە لە وەزارەتی دەرەوە، لەوێ بچیتە بە فەرمانگەی ڕاستاندن، لەوێ مۆر و ئیمزا بکرێت. و جاری وهەیە هاوڵاتەکە دۆکۆمنتێکی نوقسانە دێتەوە سەر لە نێو بۆ سلێمانی و دەست پێکاتەوە. ناڕەحەتیشی زۆر بێمانە، زۆر ناخۆش، زۆر کەس نێوێرا بڕوات، کێشەیەکی گەورە بوو. ئێمە بەشێکی زۆر بچووکی تێبینیمان کرد وەکو پاسپۆرت هەندێک جار پێویستمان بە ڕاستاندن هەبوو، بەس دوای لێکۆڵینەوە دراسەکردن سیرمان کرد ئەمە هەموو دایرەکانی دەوڵەتە، ڕێگەزنامەیە، کارتی نیشتیمانیە، منداڵ لە دایکە بێ، یەکێک وەفاتەکات، کەسێک لە دەرەوەیە ئەوێت خانوویەکی ئەرزێکی لێرە دوکانێکی بیفرۆشێت، یەکێکە بەوە چیل، هەموو خوێندکاران لە پەیمانگان و زانکۆکان کە یانوێ ڕاستاندن بکەن و بینێرن بۆ دەرەوەی وڵات بۆی وەرگیرێن لە شوێنێک، زۆر فراوانە کارەکە. بۆیە بیرمان لەوە کردەوە 7 مانگ پێش ئێستا چۆن ئێمە بین چارەسەری ئەمە بکەین. لەگەڵ جەنابی کاقوبا تاڵبانی دانیشتمان کرد، گوتوگۆمان کرد و کەوتینەوەیکەوە پلان دانین بۆ ئەوەیکەوە ئەمە بێنین بۆ سلێمانی بە هەوڵی جەنابی کاقوبا تاڵبانی و جەنابی دکتۆر هەواڵ پارێزگاری سلێمانی و هەروەها بەڕێز سەرۆکۆماری عێراق کاک دکتۆر بەرهەم وەکو تیمێکم کارمان کرد لەماوە 6 مانگەیە و زیاد لە 15 جار سەردانی بەغدامان کرد، وەزارەتی دەرەوە، شوێنەکانی کە وەتوانرا ڕەزامەندی وەزیری دەرەوە وەرگیرێکەوە بۆ یەکەم جار لە مێژووی سلێمانیە فەرمانگە قونسڵێت بکرێتەوە سەر بە وەزارەتی دەرەوە و فەرمانگەی ڕاستاندن لێرە دەست بەکار بێ. لە مانگی 12 تیمێکیان هاتن بۆ ئێرە، زۆر شوێنگەڕین، بینایەکیان دیاری کرد و کردیان بکرێ و ئەم 5 ڕۆژ پێش ئێستا تاکو ئەمڕۆ تیمی دووەم لێرە بوون، ئەم ئەسرە چوونەوە لە فڕۆکخانی سلێمانی و گەشتیان کردەوە بۆ بەغداد. تیمی دووەم ئەمەی کە لە چەند ڕۆژە لێرن پێکەوە لەگەڵ خەریشین، هەموو پێداویستی ناو بیناکەیان تەواو کردووە، هیچ شتێک نەماوە، تەنانەت ئاڵا و قوتاکەشیان داناوە و چەکی تەواو ئیشەکانی خۆیان کرد و سبەی تەنانەت راپۆرتیشیان نووسیەوە، سبەینێ ئەچنە وەزارە دەگەڕێنەوە یەکشەممەیە و راپۆرتی خۆیان پێشکەش بە وەزیری دەرەوەکەن کەوا ئێستا هەموو کارەکان تەواو بووە، تەنها ماوەتەوە ئیفتیتاحەکەی. بۆکو بە پێوتەی ئەوان لە نێوان هەفتەیەکە تا 10 ڕۆژ بۆ چوونیانەوە بۆ هەفتەیەک وەزیری دەرەوەی عێراق بێت لە سلێمانی ئیفتیتاحی کا و قردێلەکە هینکات و دوای ئەوە لە خزمەتی هاوڵاتیانە بێ. بە پێوتەی ئەوان ئەو هەموو سوڕانەوەیە تا ئەچینە هەولێر و دێنێ بەغاو دەگەڕێنەوە، ئەوان هەمویان کەم ئەبێتەوە بۆ ماوەی نیم سەعات. یعنی ئەو هەموو مانوبوونەی ڕۆژانە 150 هاوڵاتی بە درێژایی ساڵ دێتە سەر نیم سەعات کە لە شاری سلێمانی هەموو کارەکانی ئەنجام. بەڵام هێشتا دەبێم فەرمانبەرانە یان ئەوانی کە ئیشان بۆ فەرمانگەیە هەیە بچنەوە هەولێر بۆ هەولێر و بۆ وەزارەتی داد یان ئەوە کۆتایی پێدێ؟ بەپێی وتەی ئەو لیژنەی کە لێرە بوون ئەمڕۆ هیچ شتێک ناچێتەوە شوێنێک، هەمووی لەو فەرمانگەی شاری سلێمانی کۆتایی پێدێت و لە نووی ساعتیش. باشە، ئەم فەرمانگەیە چێ فەرمانبەری ئەبێ
شێکاری تیاکە ئەوەش گرنگە بۆ خەڵک. بێگومان ئەو فەرمانگەیە خەڵکی خۆیان دێن لە ناو وەزارەتی دەرەوە و بە تایبەتی کوردەکان کە لە سنووری پارێزگای سلێمانی شتەجێن ئەوان دێن لەبەر ئەوان چەندین ساڵە لەوێ کارەکەن خولی تایبەتیان بینیوە و سەلاحێت و ئەویان هەیە و مۆری تایبەت بە خۆیان هەیە ئەوانە هەموو دێن لێرە کارەکان ئەنجامن. زۆر باشە بە شێوەیەکی خێرا ئاماژەت بەو کارانە کرد کە لەو فەرمانگەیە ئەکرێ چ بۆ خوێندکاران چ بۆ هەندێک مامەڵی لەدایک بوون و مردن ئەگەر ورتر باسی بکەین چێ سوود دەبینێ لەم نووسنگەیە لەم فەرمانگەیە؟ بۆ نمونە کەسێک دەوێت پاسپۆرت دەربێنێ و باوکەکە لە دەروی وڵاتە بۆ نمونە پێویستی بۆ کارە هەیە. بۆ نمونە بە هەمان شێوە لە کارتی نیشتیمانی و هەوی ئەحوالمەدەنی و کە ئەو بابەتانە بۆ نمونە مناڵێک لێرە لە دایکە بێت و باوکەکە لە دەرەوەیە پێویستە بەیان وڵاتی بۆ دەرکاو ئیجراتەکانی کەی بۆ بکات و ئیشەکانی بڕا لە دایرەکانی دەوڵەت. بۆ نمونە کەسێک خانوویەکی هەیە دوکانێکی غەسلێکی شتێکی هەیە بیفرۆشە خۆی لە دەرەوەیە ویشت بەڕێستەکە بەوە چیل بەڵام کارەکان ناڕاتە ڕاستاندنی بۆ نەکرێت. بۆ نمونە خوێندکارەکانی پەیمانگاکان و زانکۆکان و تەنانەت هەموو ئەوەکانی کەش کە خوێندکارن یانوێ دۆکۆمنتەکانیان شەهادەکانیان تەزدیقکەن. بۆ نمونە پزیشکێک لە دەرەوەی وڵات شەهادەی بەدەستێناوە دکتۆرای هێناوە یا ماستەری بەدەستێناوە ئەوێ لێرە کارەکانی بڕاو وەزارەت حکوومەت دانی پیانێ. بۆ نمونە بە پێچەوانەوە لێرە پزیشکێک خوێندنی تەواو کردەوە یا مهندسێکەندا زیارێک یا کەسێکە لە دۆکۆمنتی شادێ هەیە ئەوێ سوودی لێبینێ ماستەر یا دکتۆرا بخوێن لە دەرەوەی وڵات و پێویستی بەڕاستاندنێ وە زۆری کەش خەڵکی زۆر پێویست هەموو ڕۆژێتەوە حساب کە 150 وڵاتی بە دەرەژایی 365 ڕۆژ ژمارێکی زۆرە کە بەڕاستی نەهامەتیشی زۆریان هەبوو لە بینی سلێمانی و هەولێر و بەغدادا و ئێستا هەمووی لێرە تەواو بێ لە ماوەی ساعتش. ئەگەر ناونیشانی ئەو شوێنە هەبێت بۆی لە ڕێی گەرما و گەرمەوە خەڵک بزانێ ئێستا لە کوێ گەرچی نەکراوەتەوە نووسنگەکە بەڵام هەر ئاماژەیەکی پێ بکەیت. نووسنگەکەم لە ئەچی بۆ سەرسنار دوو سایدەکەی کە ئەبوو سەناچیتە خوارەوە خنجیلە و ژیکەڵە دێتە پێشت ڕێک بەرامبەر خنجیلە و ژیکەلە بە بەرزێکەوەی بەدەستی چەپە کاتە لە بەرزەکەی سەرسنار. زۆر باش سالارەمە هەلەکە بخۆزمەوە هەندێک باسی بابەتی پاسپۆرت بکەین بەڕاستی وەکو بەڕێوەبەری پاسپۆرتی سلێمانی. ئێستا هیچ گرفتێک ماوە لە ڕووی ئەو دەفتەری کە پێی دەوترێت دەفتەری پاسپۆرت وە کات بۆ دەرهێنانی پاسپۆرت چۆنە لە سلێمانی و لە ساڵانی ڕابردوودا هەمیشە پاسپۆرتی سلێمانی جێشانازی بۆ کوردستان کە لە راپۆرتی ساڵانەی وەزارەتی ناوخۆی عێراقیدا بە پلەی یەک هاتۆ لە خزمەتکردنی هاوڵاتیان. ئێستا چۆنە؟ ئێمە کێشەی دەفتەری پاسپۆرت نەماوە بەڕاستی لە سەرانسەری عێراق تەنها 2 مانگ هەبوو لە وەرزی هاوینە تاکو و کارەکانێک لابووە. ئێمە خۆشبەختانە ڕۆژگارێک دێتەوە بیرتان لە پشتی تەربیەوە دایرەی پاسپۆرت لەوێ بوو شەوان هاوڵاتیان خێزانەکان لەسەر موقەبا خەوتن تا بەیانی ڕۆژە بۆ ڕیزێکی دوور و درێژ گیرا بۆ ئەوی ببن بە خاوەنی پاسپۆرت. خۆشبەختانە پلانەکان منە پاسپۆرتا زۆر چوە پێشەوە وەکو ئاگدارن ئێستا پاسپۆرت لە ماوەکی زۆر قیاسی و کورتا تەواوە بێ و هەروەها لەو بیناییکەوە بۆماندا بین کراوە ئاسانکاری زۆر بە هاوڵاتیانە کرێت لە هەموو ڕێیەکەوە و بۆشەوە نەوەستاوینەوە بوو ئەم ساڵ ڕۆژ 2019 پاسپۆرتی شاری ڕانیە یا ڕاپەڕین ئیداری ڕاپەڕین کرایەوە هەروەها پارێزگای هەڵەبجە و ئەو خزمەتگوزاریانەی کەوا ئەو دوو فەرمانگەیە بوونە هۆکار بۆ ئەوەی بتوانین خزمەتگوزاری باشتر و خێراتر بگەین بە هاوڵاتیان ئەگەر بەراوردێ بکەین لە نێوان ساڵی 2010 و 2019 کە ئەو دوو نووسنگە کرایەوە لە 2019 100,000 پاسپۆرت زیاترمان داوە لە 2010. تێکڕای پاسپۆرت کە درا لە 2019 گەیشتە 224,000 پاسپۆرت درا بە هاوڵاتیان بەس لەم ساڵەیە و بەرنامەمان هەیە لە قەزای چەمچەماڵ لە شاری چەمچەماڵ وەکو ئاگدارن شارێکەکەەوە بەڕاستی نەهامەتیان زۆر چێشتووە لە کاتی حکوومەتی باسی گۆڕ بە گۆڕە بەکە لەوێ بە دایری پاسپۆرت بکەینەوە. ئێمە موافقەی بەغدادمان هەیە هەروە موافقی حکوومەتی هەرێمی کوردستانیشمان هەیە و لیژان دروست کرا چوینە
لەسەر بیناکە و بیناکەش دیاری کراوە و پێداویستی ناو بیناکە ماوە پێ بڕیارە سبەینێ تیمێکمان بچێت بۆ وەزارەتی ناوخۆ لەبەر ئەوەی بەڕاستی ئێمە کە ئەوەی داوامان کردو بۆ پاسپۆرتی چەمچەماڵ لە بەشترین ئاستا داوامان کردو جوانترین شێوەمان داوا کردووە درێغیمان نەکردووە لێکەوە باشترین شت پێشکەش ئەو خزمەتی ئەو هاوڵاتیانەی سنووری چەمچەماڵ بکەین لەوێ گفتوگۆیەکە بێ لە نێوان لیژنەکەیە بۆ ئەوەی بڕیاردان لەسەر دابینکردنی پێداویستەکان و هەر پێداویستەکان دابینکرا ئەو کاتە بە هەمان شێوە لە بەغدادەوە تیمێک دەبزان هەموو کارەکان ئامادەیە و دوای ئەوە دەست بەکارەبین ئینشەڵا لەوێ خزمەتی هاوڵاتیان نابین و ئێستادا بەڕێوەبەریشی بۆ دیاری کراوەیانی بەڕێوەبەر هەیە و بیناکە هەیە و موافقاتەکانە متەواوە بە هیواخوازی بتوانین لە نزیکە ببین بە خاوەنی نووسینگەی پاسپۆرتی چەمچەماڵ. باشەوەی کە لە دوایکردنەوەی نووسینگەی ڕاپەڕین ڕانیە و هەڵەبجەوە جێی باز بوو گرفتی فەرمانبەر بوو. بیرتان لەوە کردوەوە چارەسەری ئەمە بکەن بەر لەوەی نووسینگەی نوێ بۆ نمونە چەمچەماڵ بکەنەوە یان زیاتر بەرەو پێشبوون لە کارەکانی و نووسینگانەیە بکەن گرفتی فەرمانبەر بەو شوێنانە چارەسەر ئێمە خۆشبەختانە لە سنووری ڕانیە یا ئیداری ڕاپەڕین کێشەی فەرمانبەر کۆتایی پێات و ئێستا ئێمە ناڕۆین بۆ ئەوێ لەوێ خەڵکی ئەوێ خۆی خزمەتی خۆیەکە خۆی هاوڵاتیانی خۆیەکە بەس تەنها لە پارێزگای هەڵەبجە کێشەمان هەموو ڕۆژێک ئێستاش پاسێکە ڕۆین بۆ ئەوە دێنەوە لە مانگی چوارەوە و کارە بەردەوامە هۆکارەکەی ئەوەیە بۆ خۆی تێکڕای پارێزگای هەڵەبجە کارمەند و ستافی کەمە لەبەرەوەی خۆی پارێزگایەکی نوێیە ئەو کێشەیە هەیە لەوێ بەڵام بۆ چوونی من لە چەمچەماڵ لەبەرەوەی لە چەمچەماڵ دەمێک ساڵە قەزایە و شارێکی گەورەیە و لەوە سەدان ساڵە شارە کێشەی ئەوەمان نابێت لەو سنوورە ڕاستە ئێمە بۆ ماوەی مانگێک لەوانەیە هاتوچۆ بکەین تاکو ئەوانەکەین بە خاوەن هەموو فێریانەکەین بەو شێوەی کە پێویستە بەڵام تەسەورەکەم هەر مانگ بخایەنێ لە خزمەتی بەڕێزیان نەبین لەوێ زۆر باشە ینی هەر دەمەوێت کاتەکە بقۆزمەوە چکە کەم باهاو بۆی ئێوە لە کارێکی تریشدا هەم بەشدارن هەم چالاکیتان هەیە ئەویش خاڵە سنوورەکانە لە هەرێمی کوردستان و بە تایبەتی کۆماری ئیسلامی ئێران ئەمانە هیچ خاڵێکی سنووری نوێ بە فەرمیدانی پیادەنرێ و کۆتایی بەکارەکانی دێ یان ئەوە ماوێتی هێشتا ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان لە سنووری تیلەکۆ خەریکی پلانێکین خۆشبەختانە و هەروەها لە سنووری پشتە دەواازەی پشتە لە ڕۆژی چوارشەمەی ڕابردوو تیمێک چوون بۆی سودیسان دەواازەکە فراوانکەنەوە نزیک 72 لێبێ چکە لە پێشتراسی و 5 بوو دیسان ماستەر پلاندانین بۆ ئەوەی چۆن ئێمە بەڕاستی و کاتێک کردمانەوە بەبەستمان بوو زۆر بە خێرا بوو بە کابینە کردمان چونکە حکوومەتی ناوەند 62 ڕۆژی دا بوو پێمان تاک و هەموو دەواازەکە ئامادەکەین و ئەو بۆ ئامادەکمان کرد و لیژنەکان هاتن بەڵام ئێستا ئەمانەوێ ماستەر پلانێک دانین بۆ پشتە لە ڕوبەری 72 بۆ بیناوی شادی تا بکەین تاکو و مەرزشی مۆتەری نێ دەرچێت. زۆر باشە من سپاس دەکەم ئەمید سالار عەبدوڵڵا بۆ بەشداریکردنە لە تەوەری دووەمی گەرماوگەرم ئەگەر شتێک ما بێ بتوێ باسی بکەی سپاس دەکەم. ئێمە لە بەڕێوەبەرەتی پاسپۆرت سلێمانی بەس کارمان لەسەر ئەو کاروبارانە نەکردووەکەوە تایبەتە بەس بە پاسپۆرتەوە بەڵکو لە دەرەوەش ئەومان ترازانوە لەسەر ڕوانگەی پەیامەکەی جەنابی کاخوبا تاڵبانی کەوا پێویستە هاوڵاتی خزمەت بکرێت لە هەر شوێنێک بێت بۆیە زۆر جا ئەبینی کەوا هەندێک کار دەسی بۆ بین و ئیشی لەسەرەکەین ئیشی پاسپۆرتیش نییە بەس بۆ ئەوەیەکەوە خزمەت بە شێوەیەکی باشتر بگەینی هاوڵاتی هەر ماوەقاتێکە بێ هەر شوێنەکە بێ گرفتێکی تیابێت هەوڵ دەین پلانێک دانین و ئاسانکاری بکەین. پرسیاری ئەوان لێکردم بۆی هەڕوونکردنەوەش بێ بۆ خەڵک لە فەیسبووکیش هاتووە تیمی دەرچووتان هەیە و لە پاسپۆرتی سلێمانی دەچنە دەرەوەی فەرمانگە ئەمانە چی ئەگرێتەوە و ئەگەر ئامارێکت لابێ بۆ چەند کەس ئەم خزمەتگوزاریە بەکار هاتووە؟ ئێمە دوای ئەوەی کەوا تێبینیمان کردکەوە هاوڵاتیەکی زۆر دێن بۆ لامان یا خاوەن پێداویستی تایبەتەیە لە خەستەخانەوە بە قەنینەوە ئۆکسیجینەکەوە هێنایەنە ناڕەحەتی و ئازاری زۆریان هەیە بیرمان لەوە کردەوە چۆن تیمێکی مۆبایل دانین و بچین ئێمە بچین خزمەتی ئەوانکەین چ لە مستەشفاکان بێت لە ماڵەوە بێ و دوای ئەوەی کەوا هەندێک پێداویستیمان هەبوو داوامان لە جەنابی کاخوبات کردکەوە ئەو پێداویستیمان بۆ تەرخان کات ئەوە بوو خۆشبەختانە تەرخانی کرد و ئێمە ڕۆژانە
هەموو ڕۆژێ لە نێوان 3 تا 4 هاوڵاتی ئەچین لە گەڕەکە جیاوازەکان تەنان لە دەرەوەی شاریش ئێمە کاریان بۆ ئەەکەین و لە خزمەتی ئەوانە یانکەین بە خاوەن پاسپۆرت بەبێەوەی بێنە لامان پێویستە تەنها کەسێکی ئەو خاوەن پێداویستی ئەو نەخۆشە بێت بەڵێ من کەسێکی وام هەیە لە فلان گەڕێکی ئەڵە فلان شار و ئێمە چینە خزمەتیان داوامان کردووە بەڕاستی چ لە پارێزگای سلێمانی چ لە وەزارەتی ناوخۆکەوە ئۆتۆمبیلێکی تایبەت مان بۆ دانێن ئۆتۆمبیلێکی لە دووبەی هەیە بیانی خۆت زانین دووبەی چەند پێشکەوتووە ئێمە بەڕاستی هەوڵە دەین چاو لە وڵاتە پێشکەوتوەکانکەین بۆ ئەوەی نوقسانەکان داپۆشین ئەو ئۆتۆمبیلە مۆبایل تیمە لەوێ هەیە ئێمە بە ڤیددیۆ بە تەسویر پەیامان کردو و پێشکەشی جەناوی پارێزگارمان کرد و پێشکەشی وەزیری ناوخۆمان کرد هەردووچیان پەیامیان وعدیان پێداوین کەەوە بۆمان بکڕن بەڵام چاوەڕین ئەوە لەوانەیە لە پلانی ئەم ساڵانە بە ئینشەڵڵا شتێکی زۆر مۆدێرن جوان پێشکەش بە شاری سلێمانیە کرێ بکات. زۆر سپاس دەکەم بەڕێز حەمید سالار عەبدوڵڵا بەڕێوەبەری پاسپۆرتی سلێمانی سپاس بۆ بەشداریکردن لەم تەوەری گەرماوگەرم سپاس بۆ ئەوەش کە بینەر بوون هەر شاد بن و خواتان لەگەڵ.